ئەمڕۆ چوارەمین سیمپۆزیۆمی سلێمانی کۆتایی دێت و بەرهەمی 34 نیگارکێش و پەیکەرساز کە نوێنەراتی دەوڵات دەکەن لە پێشانگایەکی تایبەتدا کارە هونەرەکانیان نمایش دەکەن. بۆ زیاتر قسەکردن لەسەر پێشانگاکە ڕاستەوخۆ ڕێباسی وا پەیامنێری کورسانی وزمان لەگەڵایە. ڕێباس سڵاو لێوێ. بەڵاکەم کاتان باش دیارە ئامادەکاریەکان بۆ کردنەوەی پێشانگاکە دەستی پێ کردووە بڕیار وایە سعات 3:30 پاشنیوەڕۆی ئەمڕۆ کە نزیکەی سعاتێکی تر لێرە پێشانگاکە بەڕووی هاوڵاتیان و هونەردۆستان و کەسانی کە دەیانوێت بەشدار بن لە پێشانگاکە بکرێتەوە. من کاک بەختیارم لەگەڵای بەختیار سعید کە کاک بەختیار چێنە و کەسانەی بەشداریان کردووە و ئەم پێشانگایە چێ وەسفێکی ئیشەکەمان بەو کە بە شێوەیەکی گشتی. بەخێر بن. سمپۆزیۆمی سلێمانی پرۆژەیەکی هونەریە کە پەیوەندی نێوان میلەتان لە ڕێگەی کاری هونەری وابەستێتەوە. ئەمە چوارەمین سمپۆزیۆم کە بەناوی سمپۆزیۆمی سلێمانیەوەیە تاسە توانراوە 25 وڵات بە درێژاییەوە چەند ساڵە هونەرمەندەکانن بێنە سلێمانی و سلێمانی بناسن و ئاشنایەتی لەگەڵ کللتوری سلێمانیە پیاکەن. بۆ ئەم ساڵ دە وڵات بەشداری کردووە کە 34 هونەرمەندی نیگارکێش و پەیکەرساز بەیەکەوە بەشداریان کردووە. 4 ڕۆژ بەیەکەوە لە هۆڵەکە کاریان کردووە. لە دوای 4 ڕۆژەکە هەموو کارانی کەسە لە هۆڵەکەیە بێندێت هەمووی بەرهەمی ئەو 4 ڕۆژێک کە هونەرمەندان بەیەکەوە کاریان کردووە. دیارە بوونی جوانێکی ئەم پرۆژانە ئەوەیە هونەرمەندەکان بەیەکەوە گفتوگۆکان بەیەکەوە قساکان ئیسفادە لە تەکنیکی کارکردنی یەکتریەکەن لە هەمان کاتە ئەکرێت لە دوای هاتووە پرۆژە بەیەکەوە دروست بکەن. ئەمانە هەمووی ئەو تایبەتمەندیە کە لە ناو پرۆژەکە وجودی هەیە. زۆر باشە. چەند تابلۆ بەشداری پێشانگاکەی پێکراوە و چەند ئیشی جیاوازی تایە چەند ڕۆژ بەردەوامە بێ؟ ئەوەی کە بەرهەم هاتووە تابلۆکان کە وەکوتم تازە بووە هەمووی 54 تابلۆی ئەندازە جیاوازە لەمان کاتە نۆ پەیکەریشی تیا ئەویش بە هەمان شێوە پەیکەری بابڵە ئەندازە جیاوازە و ماتریاڵی جیاوازە. بەکۆ ئەتوانم بڵێم هەمەڕەنگیەکی زۆر جوانی هونەریەکە لێرە لەم قایە کۆبەتەوانێک کە بۆ ساڵی چوارەمان جێبەجێکرێت. باش ئەم تابلوانە چیان لێکرێ فرۆشرێن بە هاوڵاتیان یاخود تەنها نمایشەکرێن دواتر چیان لێک؟ پرۆژەکە بۆ خۆی وایە بەشێک لە تابلۆکان بێتە مڵکی ئەوانەی کە سپۆنسەری پرۆژەکەیان کردووە بەشێکیشی بۆ ڕێخەرانی پرۆژەکە ئەمێنێتەوەوانە فرۆشرێت هاوڵاتی توانێت چۆن بکرێت لێرە هەل لە ناو هۆڵەکەیە. زۆر سپاس. من ئاکام هونەرمەندێکیش لێرەیە کە لە بەریتانیەوە هاتووە ئامانج مەردۆخی کە لێسادا بە شێوەیەکی ڕاستەخۆ خەریکی کارکردنە بۆ ئامادەکاریەکە بۆ کردنەوەی پێشانگاکە. کاک ئامانج ئەگەر پێمان بڵێ ئەمڕۆ ئێستا تۆ خەریکی چیت ئیشەکەی ئێوە چییە بە شێوەی گشتی لێرە؟ بەخێر بێن لە پێشەوە زۆر سپاس باتنتان. کارێکی پێ فێمەنسە هیکەم ئەوەی بڵێن لە ستۆدیۆ ڕۆیە ئارتێست کە ئیشەکەی خۆیەکات چۆن لەوحەکە دروستە بێت چۆنە بێ و پرۆسەیە کەس نایبینێ. ئەمە لەوحەکانیێنە ناو پێشەنگاکەەوە یەکسەر بە حازری بینراوە. من تقریبان ئاکتینەکەم وەکو هونەرمەندەکە خۆی لێرە میشی پەینتینەکەکەم لەگەڵ باوکاری میوزیشنەکانیش تەقسێکی تر دروستەکە بێ لەوەی کە بینەر خۆی بەشێکە لە ئیشەکە لەگەڵ پرۆسی دەستجوڵانی من و تێکەڵکردنی ڕەنگەکان ئەو هێنی تر یاتە بەردەمی ستۆری یا چیرۆکی تر دروستە بێت لە بەرچاوی پرۆسی ئیشەکە بینێ بە هەمومان وەکو یەک پاکیز دروستە بێ هەموو بەیەکەوە یەک گەیشتە لە ئاخریا چۆنی بۆ نمایشی مەسرەحیە فلیمێکی بینی هەموو بەیەکەوە تقریبەن ئەو گروپین. من ئەوەی پێم خۆش بوو لێرە جیاواز لەمانی تریش کەماوان هەفتەیەکە تقریبان خەریکی حازرکردنی کارەکانیانە. بەس من لەوانەیە لەم نیو سەعاتە لەم چەند هێنەی کە دوای میلۆدیەکانەکەوێن ئیشەکان لێرە دروستە بێ گرنگ نییە لەوحەکە لە چاسێکە گرنگ باش ئەم با بڵێن کللتورە هونەریە هیچ لە چی وڵاتێک باوە هیچی شوێنێکە کە تۆ لێرە ئەی نەخشێنیتەوە لێرە پیشانی بینەرانی کە دێنە پێشانگات؟ بۆ من خۆی لە شەستەکانە میشانە کراوە لە ئەوروپا بەس بۆ منەوەی ئیزافە کراوە بەشە لەو معاناتەی هەبووە یا بەشە لەو هەنێجار شتێکەیە لە ناختە ناتوانانی بێتە دەرەوە بە تاوی ئێستا ئەو هەموو پرۆسی شەڕوشتی ئەمە پێ ڕۆشتوین. من پاش تەجروبەیەکی زۆر چەندین لەوحەی تر بە ستایلی جا بەس ئاخر جار هێشتاش زۆر بەجێماوە ناتوانانی تعبیری لێ بکەیت. بۆ من ئەمە یەکێکە لەو حاڵەتانەی کە ئیسراحەتی دەرونیە بەخۆم بۆ خۆشم بۆ دەوروبەرەکەش کوردی ئەم شێوازی تابلۆکێشە
وەڵی بڵێم وەکو تایبەتیارەوەی کارێکی پەرفێمانسی ئەتوانی هینکەی بەس بۆ خۆم پرۆسەیەکی شکردنی ترە دەرگایکی ترە بۆ ئەوەی چۆن تەکنیکەکانی ئەوەی فێر بووە گۆڕی بۆ ئیشێکی تر لاخری هەمووی تەجروبەیە تازەیە لەوانەیە 2 ساڵی تری شێکی تر بێ بەس تقریبەن ئەمیشە نزیکەی لە 6 ساڵێکە بێ لەگەڵ مەجموعەی مۆسیقی لە بەریتانیا بە ئینگلیز و بە فارس و کوردوانە ئیشەکەمان کردەوە هەموو ئیشەکە لەسەر مەسرحیکەین بەحی ئەو خەڵکەیکەیەتە چۆن سێری مەسرحەیەکە ئاوەش سێری پرۆسی لە حەکاکە و گوێ لە مۆسیقاکە گرێ و ستۆریانەیە بەهێنا خاڵەکە دەرگایەکێتەوە بە فۆنتازیای خاڵ چۆن نەیبینی چۆن تێگەی لێی گرنگ نییە ئەم لەو حەیە هیچینێکی لەسەر نییە محکمەیەکی لەسەر نییە بڵێ بێ ئللا ئەوە بێت چی بینی تەواوە سەر خۆش بەڵێ ئاکەم ئێمە لێرەین و بڕێر وایە پاش ساعتێکی ترم پێشانگایە بکرێتەوە کە هاوڵاتیان دەتوانن لەم ڕۆ بۆ ماوەی 3 ڕۆژ بێنە ئەم سوورەکە لە گەلەری ئەم نەسوورەکە ئەم تابلوانە ببینن لێرە و ئەگەر تابلۆیەک خوازیاری ئەوان بۆ یاخۆت ویستیان بیکردن دەتوانن لێرە ڕاستەخۆ بیکردن و بیبەنەوە بڵێ ڕێباسی وا پامنێری کورسان نیوز سپاس بۆ تەواوی زانیاریەکانت